ڕێگەی تەلەفۆنەوە دەچینەوە باشووری کوردستان و هاوسەرۆکی کەنەکە بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەشید وەردەگرین و سەبارەت بە بەڕێوەچوونی کۆبوونەوەکە و بەشداریبوونی لایەنە سیاسیەکان گفتوگۆی زیاتر لەو بارەیەوە لەگەڵ بەڕێزیدا دەکەین. بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەشید، ئەم کاتت باش ئەمڕۆ کۆبوونەوەی کەنەکە کە خەباتێکی یاوبەشە دەستی پێکردووە لە شاری کەرکووک دەستی پێکرد، بەشداریبوونی لایەنەکان و چۆنێتی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە چۆن بەڕێوەچوو؟ بەشداریبوونی لایەنەکان تا ڕادەیەک مرۆڤ دەتوانێت بڵێت کە باش بوو. لایەنەکانی باشووری کوردستان هاتبوون، نوێنەری کاک مەسعود بەرزانی بەڕەسمی هاتبوو، نوێنەری مەرکەزی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هاتبوو، هەروەها نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز پارێزگای کەرکووک کاک نەجمەدین کەریم و بەڕێز بەڕێوەبەری ناحیەی قەرەهەنجیر خۆی هاتبوو. ئەوانە زۆر لە هاوڕێیانی دیکەی باشووری کوردستان کە لەبەرەوەی کەسێک مەغدور نەکەم لایەنێک مەغدور نەکەم ناتوانم ناوەکانی هەموویان بڵێم. بەشدارێکە لەو ئاستەیە بوو، دیارە لایەنانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاواش هاتبوون، هەروەها خەڵکانێکی زۆر لە خۆشناوانی باشووری کوردستان لە نووسەران و ڕۆژناوەوان و چالاکوانی مەدەنی هەر ئامادە بوون. باشە بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەشید، سەبارەت کۆبوونەوەکەتان تەنیا سەبارەت بە چارەسەرکردنی قەیرانەکانی باشووری کوردستانە یاخود لەم کۆبوونەوەدا ئامادەکاری ئەوە دەکرێت کە داوا لە هەموو لایەنە سیاسیەکان بکرێت بۆ بەستنی کۆنگرەی نەتەوەیی کورد؟ نەخێت، لەسەر ڕاوێژە لەسەر پرسی چارەسەرکردنی ئەو کێشانێک کە لە باشوور هەن، چونکە ئێوە دەزانن کە بەداخەوە زۆر بەداخەوە کە پەیوەندیەکی نەباش ئەنی نەخۆش لە بینی لە نێوان پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی باشووردا هەن، هەتا ئەو پەیوەندیش بەو شێوەیە سادووسەر بێ و تا ڕادەیە گرژ بێ، لە هەندێک حاڵەتە لە گرژی زیاترە بەڕاستی مرۆڤ ناتوانێت باسی یەکێتی نەتەوەیی و کۆنگرەی نەتەوەیی لەسەر ئاستی حیزبایەتی بکە. لەبەرەوە کاری ئەمە یەکەم جار پرسی ڕاوێژە لەسەر چارەسەرکردنی و کێشانەی لە باشوور هەن، بیر لەگەڵی خۆمانەکەینەوە پێش هەر شتێک دەبێ گەلی باشوور سوودمەند بن لەو چارەسەریانی کە ئێمە بتوانین بە یارمەتی لایەنانی دیکە بیخێنە بەردەست، و دوای ئەوەش بۆ هیوای ئەو لایەنانە کە لە باشووری کوردستان بەرحاڵەوە بەتایبەتی ئەوانەی کە لە دەسەڵاتدان ئەو گروژیان زیاتر بڕێتەوە، کەمتر بێتەوە بۆ من بەستە، و هەروەها پەیوەندیی گرموگۆرتر دروستکەن. من پێم وایە لەو ڕۆوە یەکمان دەبێت بۆ کۆنگرەی نەتەوەیی، چونکە ئێستا بۆ شوەیە کە ئەو پەیوەندیە لە نێو ڕێکخراوەکانی باشووردا باش نییە، بەڕاستی بەستنی کۆنگرەیەکی نەتەوەییش دیارە ئاسان نییە. بەڕێز ڕێبوار ڕەشید، من دوایین پرسیارم لە جەنابتان ئەوەیە بۆچوونی لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان سەبارەت بەو بۆچوونانەی کە کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە خستوێتی ڕوو بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی باشووری کوردستان چۆن بینرا ئیمڕۆ لە کۆبوونەوەکەدا؟ بەڕای من وەک بۆ شوەیە کە دەبیسترێت و ئەوانە لایەنەکانی باشوور بەڕاستی بەدەم هەمیشە پۆزیتیڤ دەدوێن، هەمیشە ئەرێنی دەدوێن، ئامادەی خۆیان دەبڕن بۆ چارەسەر و بۆ ئەوەی کە شتێک بۆوان بکرێ بیکەن. بەڵام لە پراکتیکا بەڕاستی بەداخۆ تا ئێستاوانە بووە، لە پراکتیکا زۆر خۆ دوور دەگرن، نزیک بوونەوە قبوڵ ناکەن، هەر درێژە بۆ گرژێ دەدەن کە هەیە. یعنی لە پراکتیکا بەداخەوە بە پێچەوانەی ئەوەیە کە بەدەم دێڵێن. دیارە ئێمەش دەمانەوێت کە ئەو قسە و باسی کە بەدەم دەکرێت زیاتر بخرێتە بواری پراکتیکەوە لە کار و لە عەمەلا بیبینین، چونکە بەداخەوە ئەو دۆخێکی ئێستا خەڵکی باشووری کوردستان دووچاری بۆ بەڕاستی زەرێکی زۆر گەورە لە باشووری کوردستانەدا، بەڵام هەروەها زەرێکی زۆر گەورە لە بزرگتنەوەی ئازادیخوازی لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوای کوردستانیش دەدا. لەبەرەوە چارەسەرێکی ئەو پرسانێکی ئێستا لە باشوور هەن بەڕاستی چارەسەری گرنگن و دەبێ بکرێن. باشە بەڕێز دکتۆر ڕێبوار ڕەشید، هاوسەرۆکی کەنەکە لە باشووری کوردستانەوە، سوپاس بۆ بەشداربوون تو